میران جەمالکار وتەیەکی هەیە با بفەرمێن. شكرا لرئيس الشريس مامۆستا عالمی کارژیار و دەرەدای شوێستی خۆمانبوو لێرە حەزم کرد بە بەرنمەی بەشداربوون. من لێرەوە بێڕای دەستخۆشی بۆ یەکەیەکە لە دامەزرێنەرانی تیپی مۆسیقای سلێمانی کە جێی شاناسی هەموومانن و تا هەر هونەرمەندێکمان بێ لە کوردستان و بەتایبەتی لە سلێمانیا دەستی ڕێز لەسەر سنگمان وەردادەنین. ئێمە تا ساڵانی 2016 وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانین بێتمان لە ڕێگەی دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە پارێزگا بووێ یان لە ئەنجومەنی وەزیران کەم تا زۆر توانیمانە هاوکاریەکیان پێشکەش بکەین. بەڵام لەبەرەوەی یەک بە یەکیان جێی شاناسی ئێمە و مەدرسەن بۆ ئەم شانە وەکو برای بەڕێزمان کاتی تۆڕەڤاڵەتی ئێمەمانان نامێنین باوانمان نەماوە، بەڵام ئەمان وەتیبەکەیان وەنەوەکانیان هەیە پێیەکەکەن و بەردەوامی پێدەن. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر فەرمانی هاوسەرکردنی کاتیاو و شێرچەنجی ئەوەی لەتوانامان بێ ئەوەی لەتوانامانە بێ لە دابینکردنی بارگایەکی شایستە و شیاو وایە مامانیان بۆ دائنین کە بتوانێت شیاوی و بێتەکارەکانیان ئیدامە پێبەن. هەروەها هەر نووسین و کتێب و نامینکەیەکیانە بێتە خزمەت بە هونەری کوردی بکە. ئێمە لێرەوە سپۆنسەری ئەکەین و پشتگیریان ئەکەین و هەروەها هەر خوێندنێکی باڵان هەبێت لە بواری ماستەر و دکتۆرا لە هەر شوێنێکی کوردستانە بێ ئێمە ئەتوانین هاوکاریان بین و لەگەڵ سەفیر و کۆنسوڵی وڵاتانە لەسەر خەتە بین دوای مەمانی کۆڕۆنا کە بە بەردەوامی بۆ ئاڵوگۆڕی کولتوری لە بواری هونەری کوردی بەتایبەتی مۆسیقادا ئەمان بۆکوێیان بێ لە وڵاتانان کۆنتاکتیان لەگەڵەکەینەوە بێ چاوانە شەوجاری وا هەیە کە هونەرمەندانی ئەم وڵاتانە دێنە ئێرە بتوانین هاوکاریان بکەین و یەکەم شوێن و یەکەم تیپی هونەری سلێمانی بێ کە بتوانین ئاوێتە بنبەیەکەوانەوە گەشەکە هەنەرەکان بدەن. ئێمەمانان لێرەی خۆتان نەزانن چەند بێچەقەڵ نابێ ئەوانەی ئەیانە بێ وەکو چەکە لەم شارایەش پیش بکەن و جوانیەکانی شار نەهێڵن. ئێمەمانان بەرەنگاریان بینەوە ئەو دروستکاری هیوایە کە هەیە گەورەتر و زیاتر یەکەی و چیمان پێ لە خزمەتیان دەکەن. بگورن کە کاتی ئەوە